گهدارن هیوی اف ام یندلال دما و خوش به از آریا حجی دخلک کنوج کوشیانوش درده لگلوما دخلک ایرو ده امی هنزانیاریان لسر نخوشی اصل جوره بدن خویا کرن جبرتشتی کود بنسه دما و نخوشیه لجمع پیدا دبن و داون زانبن جاوا خوب پارزن جوه نخوشیه. دەستپێکێ ئەمزانبن نەخۆشی ئاسل چاوە چێت بە. نەخۆشی ئاسل یا کوبلاتینی تێناسکردن بناوێ توبێرکۆلۆسیس چێت بە بسەدەما جەرسومەکێ تێناسکردن بناوێ ئەلموتەفەتیرە سلیە یا کو بهتر دە هەردوو گورچکاندا چێت بە. و ئەف نەخۆشی دناو مرۆڤاندا بریە هەوایە بەلاو دبە. جبردەما کو مرۆڤێ نەخۆش بکوخە یان ژی بپشکە هێلماوی یا کۆ جەرسوما سل تێدە هەیە ده هەوایەدا بەلاو دبە و مرۆڤێ ساغلەم تەنێ هەنێکی ژوێ هەوایە بهن بکە وێ نەخۆشی بکەوە لاشێویدا. و مرۆڤێن بهتر کو دەرفەتا نەخۆشیە لجەموان هەیە ئەون یەک و نەخۆشیە سکەری بوانرە هەیە یان نەخۆشیە ئیدز یان مرۆڤێن کو چغارا دڤەخۆن و یان ژی مرۆڤێن کو خواردناوە نەدروست بە. مرۆڤێن کو بنەخۆشی ئاسل دکەون هەن ئاعراد لوانتێن خویاکردن و ئەو ئاعراد ئەڤن گەلێکی دکوخن و حرارەتا لاشێوان زیدە دبە و ئێڤارا گەلێکی خوهدان دگرن و هەروەها وەزناوە کێم دبە و ئەف ئاعراد دمەهێن پێشیدا سڤکن و ژبەرڤەیەکێ کەسێن نەخۆش ددەمەکە زوودا نزانن کو ئەف نەخۆشی بوانرە هەیە و ئەف تشت دەرفەتێ ددێ کو ئەف کەسێ نەخۆش گەلێک کەسێن ساغلەم بڤێ نەخۆشیە بخە و هەر کەسێکی نەخۆشی ئاسل پێرە هەبە دکارێ ژی 11 و حتا 15 کەسان پێ بخە. و ئەگەر ئەف نەخۆشی نەبرەنگێکی دروست وەرە چارەسەرکردن وێ ببە سەدەم کو نەخۆش ژیانە خۆش دەست بدە. و نەخۆشی ئاسل تێ چارەسەرکردن بستاندنا دو نەوعاژ مضادات حەیەویە ئیزۆنیازید و ڕێفامیسین هەر ڕۆژ bi dirêjahiya 6 meha û herweha du newعê din hene ji van mudadata pêrazînamîd û îsambotol her roj di her du mehên pêşî de. Guhdarên hêja dema ku hûn bibînin dilxelandin heye yan jî cildê mirov zere û xwe heye yan jî hirareta bilind peyda dibe û yan jî tevzandin di ling û dest de heye herin cem nûjdara ji ber bi vî rengî derfeta nexweşiyê wê li cem we hebe. Guhdarên hêja ez bihêvîme ku we sûdene baş ji va zaniyariya wergirtibin heta xelekeke din hûn bimînin di xêr û xweşiyê de.